زیاتر لە 10 ڕۆژ تێپەڕ بووە بە سەرگەڕانەوە و ئاشنابوونەوەی دوو منداڵە ونبووەکەی هەڵەبجەدا، ئەوەش پاش 28 ساڵ دابڕانیان لە خێزانی ڕاستەقینەی خۆیان. ئێستا ئالان و چیا ژیانێکی نوێیان لە نێو خێزانەکانیاندا دەست پێ کردووە و دەیانەوێت بۆ میشە لە کوردستان و لە ئامێزی خێزانی ڕاستەقینەی خۆیان درێژە بە ژیان بدەن. ماوەی کاتومەسە و هەستی غەریبیم نییە، زۆر خۆشحاڵمەوەی کە ئەم کەس و کارە لە خۆ من و منیش لەوانم، ئەوەی کە دایک و باوکم نەماون زۆر بەداخەوە، بەڵام ئەم کەس و کاریشە هەر دڵم پێیان خۆشە بۆ خۆشم ئەوە زۆر سەیرەکە مەسەن لەگەڵیانە هیچ هەستێک غەریبی و بێکەسیم نییەوەی کە بڵێم کەسم نییە غەریبم، زۆر پێم خۆشەکە بمێنمەوە چۆن ئێرە ئەو خاکەسەکە من لێرە بە دنیا هاتم لە دایک بووم، زۆر پێم خۆشەکە لێرە بمێنم. من خودم که هەستێکی زۆر خۆشم هەیە کە دوای 28 ساڵ گەڕاومەتەوە هەڵەبجە و شاد بوومەتەوە بە کەسوکاری ڕاستەقینەی خۆم. هیچ هەست بە غەریبی و نامۆیی ناکەم، بە پێچەوانەوە زۆر هەست بە ئارامی یەکەم کە لە نێو خێزان و نیشتیمانەکەمە ژیان بەسەر دەبم. زۆر پێم خۆشە کە لێرە بمێنمەوە و ژیانێکی نوێ دەست پێ بکەم. خواهرم ئەمە پاش گەڕانەوەی ئالان و چیا وەزارەتی کاروباری شەیدان و ئەنفالکراوان لە هەوڵیەوەدایە کێشەی نەبوونی نازنامەی دوو منداڵە دۆزراوەکەی هەڵەبجە چارەسەر بکات و هەروەها ماف و پێداویستەکانیان دابین بکات. وەزیری شەیدانی هەرێم هەوڵەکانی وەزارەتەکەی بۆ دۆزینەوەی منداڵە ونبووەکانی تری هەڵەبجە بۆ کورسات نیوز ئاشکرا دەکات. ئەمانە بەشەی تۆمارکراون ئەبێ جارێکی تر لە ڕووی لە ڕێگەی وەزارەتی عەدلەوە دایرەکانی نفوس و شارستانیوانە جارێکی تر زیندوو بکرێنەوە پێناسیان هەبێ و دوای ئەوە ئیمتیازەتەکان وەرگن. هەر زوو لیژنێکمان پێکەنا سامپڵی خوێنیان لەو کەسوکار و لەو خێزانانە وەرگرتووە کە بانگەشەیان کردووە مناڵمانون بووە. پێوم ئامارانە نزیکەی 140 مناڵێک تا ئێستا ئامار هەیە کە دیارنی بڵێ هەیە، بەڵام لە ئەنجامی فەحسەکانیشتا دەرنەچوو کە دەرچوانە ژیانانەکە. کۆمەڵەی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجەش بامان شێوە لاوڵەکانیان ڕانەوەستاون و دەیانەوێت زۆرترین منداڵی ونبووی هەڵەبجە بە خێزانەکانیان شاد بکرێنەوە. وەکو هەواڵێکی تازە پێتانی ڕاگەێنم کە دوو کەسی تر پەیوەندی کردو، یەکێکیان لە بەغدایەکیان لە ئێرانە، بەڵام لەبەرەوەی کە پەلە بکرێت لە پشکنینەکان چاوەڕێەکەن ئێستا هاوکاری ئەو دوو کەیسەش کرێ بۆی پشکنین بۆ ئەو دوو کەسێک کچێکش و کوڕێکیشە. تا ئێستا 10 منداڵی ونبووی هەڵەبجە بە کەسوکاری ڕاستەقینەیان شاد بوونەتەوە، بەڵام لەگەڵەوەشدا بەدایان خێزانی تری هەڵەبجە لە چاوەڕوانی گەڕانەوە و ئاشنابوونەوەی منداڵە ونبووەکانیاندان. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.